دەم باش تەماشاوانین گەلێکێژا جاردەم و بەرنامەی خوا بەرنامەیەکی خەڵک بخێر بێن بێگومان وەکو هەموو لایەک دەزانێت ئیرۆ 8 مارسە 8 مارس ڕۆژە جیهانیا ژنانە تایبەت بە ژنان بێگومان لە کوردستانێکی کەف بوونەیە بە ئەوەین جودا جودا تێبیرانین دەدەمێکێدا کولگۆر وان ئەحسایاتین کول هەرێما کوردستان سێ ساڵین بوریدا 1012 ژنە لە هەرێما کوردستانی خۆشەوتاندنە و ناوبەرە ساڵین 2008 تا 2010دا لە سلێمانیە بتنێ نێزی 3800 ژن توندوتیژی لە هەمبەران نەگرن دنهاجیدا ڕۆژ بۆ ڕۆژێ ڕێژا کوشتنا ژنان دەزێدەبوونێدا دەدەمێکێدا لە باژارێ دهۆکێ لە سێمێلی ئەس بوارم ئیرۆ کچێکێ خوان دەقاند هەروەها لە زاخۆژی کچێکە نەساڵی هاتە کوشتن لە قەرە هەنجیر جار ئیرۆ ژنێکی تەڕمێ بە کوشتی هاتە دیتن دەدەمێکێدا کۆ ئیرۆ ڕۆژە جیهانیە ژنانە پێویستە ڕێز لەوێ بوونێ بێتە گرتن ڕێز لە وێبوونا جیهانی تایبەت بە ژنا بێتە گرتن ئەم دەبینی لە دەڤەرێن جودا جودایان کوردستانێ وەکو هەرجار دیسان ژن تێنە کوشتن ژن تێنە خاندەقاندن توندوتیژی بۆ سەر ژنا تێکردن گەلو ئەف دیاردە و ئەف ڕێژا هوسامە ترسیدار لە هەرێما کوردستان دەدەمێکێدا کۆ لە پارلەمانی کوردستانیژی یاسای ژمارە 8 دەرچوویە کۆ یاسای توندوتیژە دژی خێزانیە لێ بۆ هەیەنها لە هەرێما کوردستانێ ڕۆژ بۆ ڕۆژ گەلێک جاران وەکو لە مەدیان و هینگۆداری دەکەن ژن تێتە کوشتن حتا لە پشدەر دەدەمێکی کێمدا گەلێک ژن هاتن کوشتن و بە هزاران کنج لەوێ دەڤەرێ لەسەر هێشتا دڵانکێدا ساڤانە بشی هات نەدان ئەم بوو کەسێکی هات نەگوتن کۆ بێ ئیراداوێ هێشتا فام ناکە هێشتا نزانە دنیا چاوایە ئەف کچە بابێوێ دایەشی ئەف دیاردە بێگومانجی گەلێ جەلا راپۆرتێن نێودەوڵەتی بەحسیان دەدیکەن کە لە کوردستانێ دیاردە سنەتکردنا ژنان بربزێدەبوونێ دیچە گەلو بۆ هەیانها لە کوردستانێ ئەف توندوتیژی هەمبەر ژنان تێتەکردن و ڕێز لە ئیرادا ژنان وەکو نیڤە جڤاکی و دایکا نیڤ و خۆدانکەرە نیڤە دیا جڤاکی ژنایەتەگرتن 8 مارس و ڕەوشی ژنانی هەرێمی کوردستان بەڕێزان ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕۆی بەرنامە ئێوە بەرنامەی مایکی خەڵکێک کە بێگومان وەکو ئێوازانە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانە یەکەم پەیوەندیشمان هێمن کاک هێمن لە کێلارەوە فەرموو ئەم کاتە باشوورای بەڕێز هەموو کاتێکت باش کاکە کارگیان زۆر سوپاس وەڵایی من ئەمێ لەسەر تەوەرە جوانەکەت قسە بکەم ئەو تەوەرەی کەم ڕۆ هەڵبژاردەوە باشە هەموو ڕاگەیاندن و ئەعلام و حەزب و حکوومەت و ئەوانەش زۆربیان شەقامی شەر باسی توندوتیژی بەرامبەر بە ژنان نەکرێت باشە بۆ باسی توندوتیژی بەرامبەر بە پیاوان ناکرێت یعنی لەدانی ژنێک کوشتنی ژنێک لەسەر هەر شتێکی خراپەکارە بێت یان شتێکی کەش بێت جێگایەوە نیە لە ڕاگەیان باسیکەی ئەکرێت بە هەڵایی گەورە باشە لەم ڕۆژانە ژنێک لە چەند شەماڵ پیاوەکەی خۆی بە عەلاگەی خنکاندووە باشە بۆ یەک کەس شەخص باسی ناکات کاکێ من بێگومان ئەویش هەیە بەڵام ئەوە نزبەیە زیاتر توندوتیژی بەرامبەر ژن لە ئاستێکی زۆر بەرزایەکە ئەو دیاردە هەبێ دیاردەی کوشتنی ژن و دیاردەی بە زۆر بە شودانی ژن و دیاردار گەلی دیاردی تر لەسەر ژن زۆر زیاترەکەی ئەو یەک هەواڵ بێ ڕۆژانە هەواڵمان هەیە لەسەرەوەی کە توندوتیژی بەرامبەر ژن نەکرێت بەڵێ کاکە کارگیانەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە جێگایان بۆ دابینکە ئەو ژنانەی کە لە خێزانی خۆیان ڕووەڕووی توندوتیژیە بن کە لای کە دێن بە شوو تووشی توندوتیژیە بنەوە کاکە ئەوە بێ حکوومەتی هەرێمی کوردستان جێگایەکیان بۆ دابینکات لێ کاکە لەگەڵ ئەو کەسەی کە ژیانی هاوسەرەتی پێکێ ناوەڕێکیان ئەگەڕێتەوە ناو عایلەکەی خۆشی لێشە دەری دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕێک لەو مەسەلە باتەوە بە سەریحی کاکەوە ئەگەر ئاوڕی لێنەدەوە کاکە کار ئێوە ژنە پەنا بۆ کێو بات مەجبورە پەنا بۆ شتێکی خراپ بوات خۆی لەناو بات بەڵێ هیوادارین حکوومەت هەرێم جێرە سەرنجی تو بێ کاک هێمن لە کێلار سوپاس داسان لە کەرکووکەوە بەڵێ داستان خان ئەم کاتت باش کاتەکان هەموو کاتێکت بە بۆنەی هەشتی مارسەوە پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهانەکەم بە تایبەتی هەفتوار پادشای کوردستان جاران هاوشێوەی پیا و کاریە کردو هەرۆژنە شەیدانە بوو کە ئێمەیان ناسان بەم خاکۆ ئێمەیان گەیان دامڕۆژەوە هیوادان ئێستاژ وەکو جارانی لێبێتەوە ئێستا هەردی و ڕێژەیژن زۆرە بێت لە کوشتا ئەمە هۆ یەگەڕێتەوەچی هیوادان حکوومەت ئەمە کنترۆڵ بکات و نەگاتە ئەو ڕادەیە کە ژن داوای مافی خۆیەکە مافەکانی ڕەوا بێت هیوادان لە ساڵی 2012 ژنەکان هەموو مافەکان و ئاواتەکانیان بێتە دی و فیزیکە تاکەی
ژن مافەکانی ڕەوان نەبێت و حکومەت ئاوەڕیان لێ نەداتەوە و ئێوارەیەکی سوپاس بەڕێزان ئەوەی ئێوە بینن ئەوەی گربوونەیەکی ئەمڕۆی بەبوونی 8 مارس ژنانە لە شاری سلێمانی کە بە ناوی کەمپینی مامۆستا ساکار ناسراوە. بەڵێ ئەیات لە باژاری زاخۆ کاک ئەیات گەرە کاک ئەیات لە زاخۆی کرد و گۆداری ئەمە بکەی ئەس بوارم کاک ئەیات لەسەر هێلێ نەمایە. بەڵێ تەماشاوانە نێژە ئەوین بینن ئیرۆ گردبوونەیەک لە باژاری سلێمانی هاتە سازکردن کۆف گردبوونە بناوێ کەمپینە مامۆستا ساکار کۆبەریەچان دەکێت لە یەک لە گوندێن دەبەرە ڕانیە باوێ بوێ سەدەمێ کۆشک و کەسێک هات بوو وێکیچێ بخوا بخوازە و کیچێکە مامۆستا بوو بێگومان مامۆستای کوردی بوو لێ باوێ ڕازینە بوو کێچەخوا دخەوێدا کوشت دەمایان نبستی ژبارەندێ بەس کەسێک هات بوو وێکیچێ بخوازە کێچەخوا کوشت. ئاسۆ لە شاری سلێمانی کاک ئاسۆ فەرموو. یاکەم کاتە باش هەموو کاتێکت سپاس. دەربارەی تەوەرەکەتان براکەم من ئەوەندە ئەڵێم هێندەی پیا و ئەوەندە زەلیلێ لە کوردستانە لە هیچ شوێنێکا من شتیوە نەدیوە یعنی کەس باسی پیاو ناکە لەوانەیە ئەوە زۆر برادەر هەیە زۆر خەڵکەیە کە زەلیل لە ماڵەکەی خۆیانە بەڵام شتەکە نابرێتە دەرەوە. ئەوە بوو چای گەڕینیتەوە ئەوە بوو چای گەڕینیتەوە کاکی ئەسۆ بوو ئەوە دوام پەیوەندی هات باستەوای کردی کە پیاو لە کوردستاندا چاوسێنێرێتەوە لەلایەن ئەفرەتەوە تەمە بوو چ لێگەڕێتەوە طبعا ئەوە ئەگەڕێتەوە بە کولتورەکە لەگەڵ دینە لە کاتێک ئەم کللتورە زیاتر مافی ئافرەت پێشێلەکە زیاتر ئافرەت ئەکەتە ژێر دەستەوە بوو پیاو بەم شێوەیە وانە لێرە پیاو زەلیلە ئافرەت زەلیل نییە چکە پیاو هەموو شتێ بۆ ئافرەت دابینەکە ئەو ئافرەتە وەکو تۆ ئینسانە لە ماڵەوە نانەخوا ئەخەوێ هەموو شتێ بەشدارە لەگەڵتا بەڵام بۆچی فەرزە لەسەر پیاو کە ئافرەت بەخێوکە بۆ ئێوە باسی یەکسانی ناکەن ئەبێ هەموو شتەکە هەموو یەکسان بێ. سوپاس بیلال لە شاری سلێمانی بەرەزان بێگومان ئەمڕۆ بەردەمەیەمە لەسەر ڕۆژی جیهانی ژنانە و زۆرترین پەیوەندیشمان تا ئێستا لەلایەن پیاوە هاتووە کاک بیلال تۆش فەرموو. هەموو کاتێکی بەڕێزت کاکەجان لەم ڕۆژە ئەڵێم باەمە شتەکە وا نەبینین کە ئەم توندیژە لە کوردستان و لە سلێمانیا باوە لە جیهانە ئەم توندیژە هەیە بە ڕێژەیەکی کەم تا زۆر هەیە لە ساڵانی پێشوە کە ئافرەتانی دانیمارک هاتنە سەر جادە داوای چیان کرد داوای ئەویان کرد لە ماڵەکان هاتنە دەرەوە هیوادارم سەر ناو ماڵەکانی خۆیان و ئیش کرد لە لای مێردی خۆیان بن ماڵی خۆیان بەخێوکەن لە مارکێت و لە شوێنە گشتەکان و ئەو سوکاتێک ئەکا بە ئافرەتانە بێنەوە داوایان کە بێنەوە سەر ماڵ و مناڵی خۆیان بەخێوکەن چیتر لە دەستی کەسان نەبن. ئێمە ئەڵێن چی کاکار هەر کەسێک ئێمە پێش ئەوەی ژن و پیاوین ئێمە مرۆڤین پێش ئەوەی حەقی یەکتری بین ئێمە مرۆڤین خوای گەورە کە دروستیکردن مافمانە چ ژن چ پیاو ئەو مافی کە لە کوردستانە ئافرەت هەیەتی هیچ وڵاتەکان نیەتی ئەمە چی وای دەکردووە دینەکە وای دەکردەوە کە ئینسان مسلمان کە ئەبێ ڕێز ئافرەت بگرێت بەڵام ئێمە شتەکانمان جیا کردوێتەوە سیان خۆپیشاندانە یەکەم بۆ نمونە لە فلانشی وەڵام مافرەتە کوژ کاغەژان لە فلانش جا ئێوە پیاوە بۆ کوژرا بەدەستی کردنەکەی یعنی باوە من نەزانین ئێستا بڵێن ئەقەینا حەقی خۆیانە مەسەر ئافرەتان داواکەن کە توندیژی و کوشتا دش بە ژنان کەم بێتەوە مە قەینا بەڵام نەک داوای ئەوەکەم بڵێن ئێمە لە ژێر چەوسانەوەی پیاوانیان ئێستاش بەڕاستی ئێستا پیا وای لێ هاتووە هەرچی ژن داوای کە بووی بکە کاکاکە لە بچووکۆ تا گەورە یعنی ئەو مەعاشەکەی بکەیەتی ئامادەیە لە ماڵ مناڵە سەرفکە ئێمە زیاتر چی بکە ینی بەڵێ کاکی بیلال بێگومان بەڕێزان لەو کۆمەڵگای داخراوەکان لەو کۆمەڵگای سونەتی و تەقلیدیەکان ژن زیاتر لە ماڵەوەی ئەویش ڕێگە بە ژن نادرێت کە بەشداری لە کایەکانی تریژیان بکە کە بێگومان لە زۆر وەڵە بە تایبەتی وڵاتانی ناوچەکەمە باوە یەکێک لە وڵاتە بەناوبانگەکان وڵاتە گەورەکانی ئیسلام پێشتر کە خاوەن اقتصادێکی زۆر خراپ بوو دوای بەشداری پێکردنی ژن لە کایجیاجەکانی کۆمەڵگای ئێستا خاوەن اقتصادێکی زۆر باشە بێگومان ژن نیوەی کۆمەڵگای ئەم نیوەی کۆمەڵگایە کە تۆ ڕێگە پێ نەدرێ ئیش بکە خاوەن شیهادە بێ ممارەسەی حیاتی تایبەتی خۆی بکە لە دەرەوە کەسێکی بەرەمێنەر بێ لە ماڵ دانیشێ ڕێگەزی تر بچێ ئەویش بەخێو بکە خۆی بەخێو بکە بێگومان بارێکی زۆر گرانە بێ ئەم ژنەش ئەم کەسەش کەسێکی مستەهلکە بێ و ئیرادەیەکی زۆر لاواسە بێ کە زۆر پێویستە بەشداری ژن لە کایەکانی کۆمەڵگادا زیاتر کۆمەڵگا لە هەموو ڕێیەکەوە بەرەو پێشەوە بە ئازاد لە باژارە دوو کەس باوەرم کاک ئازاد کەرەم کە الو چۆنی کاکێکار باشی گەلێک سوپاس دەستخۆشی بەرنامەتە بکەم زۆر سوپاس کاکێکار دووەکێ ئەس باوەرم لە کوردستانی هەمیەژی ساڵت معتادا يعني هالروش يعني هيك هالروش نبا اسبوعي يعني ما قلت بو نزيكي دوسي جنا بدرسي حكماتي تهدنا كشتن
بيكو دادگاه سرباغ بید بيكو مامۆستاکی ئاینی سەرباغ بیتە هێنا کوشتن و چەندا بێژنە مۆڵە واناتە بێت تو بکوژە ئەزت ئەم دێکوژینەوە بە vێگاوێ یەتڕات بن بێژن ئەم موافی ئافرەتێت ئینەن و یە هێربەت ئینەن یە وێبەت بەن و گەل بۆ تشتێکژی گەل بۆ ئاهەنگێک تشتێکژی هەر حکمات دێشتە وێرێ و هەر دێ ئافرەت پێشوازیەوەکەن و بەڵێ کاکەجات ئەوە تا گوتی لە ساڵی نوتاندا لە تایبەتی لە دەبەرە پارێزگادووەکێ گەلێک ژن هاتنە کوشتن بە سەدەمێن جودا جودا گەل و هەیەنها لە دەبەر دنەهادا ڕەوشە ژنان لە دەبەرێکاندا دەمێکێدا و دەمەهێکێدا 5 ژن هاتن کوشتن بە سەدەمێن جودا جودا لە دوێکێ نەهاژی ئەو دیاردە هەر هەیە هین وێ بوو چ ڤادگەڕینن دەیان ئەبێ ڤادگەڕین بەر چکۆ حکوومەت بەر پرسەل بێریانی در حکمت دایه یعنی وگاف که ایک ده خو کشیدن ده چند مالاوی خره که گیرن که وره بو چی خصوص اشبر چه بو اشبر چه نبو باور بکه یعنی ما دیتین یعنی نفت ها دیدایت هاتین بابه کچکه گرتی برایت کچکه گرتین یت بری نویره یت اینان یا گوتی بابو ما خره که بگیرم بس هم دیتاز یا خو خلاص کن نه گوتی ابد چه نابیتن و یعنی اوه وگاوه وان ظلمات گیرن هر او بون اوتینگی او جناب دستی تاد نکشتن یعنی همی بیدارین بله ریگه بو وجه بینن کو بزانن چکو جنکا وگاوه هر او آفرته یا سالت نوتا بله کاک ئازاد سپاس بۆ سەرنجێتە دڵشاد لە ڕانیا کای دڵشاد فەرموو بەڵێ جلێمە بەڕێز زۆر بەباشی دەستخۆشی بەرنامە جوانن لەکەم گەلێک سپاس کاک ئازاد ڕاستی تۆرێکی جوانت هەڵبژاردووە کە ئەمڕۆ 8 مارسی یادی ژنانە کە ڕۆڵی ژن لە سەرساویەکی گرنگدا کە بتوانێت ڕۆڵی خۆ ببینێت لە سەرساوی سەرتاسەری هەموو جیهاندا کە ئایا مافی خۆیتی یان نە ئێمە وەکو نەتەوەیەکی کورد کە بتوانین تا ڕاتەیەک مافی ژن دیاری بکەین لە هەموو بوارێکدا کە بتوانین ئایا ژن تا چەند بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە کاریگەریەکانی خۆشی و نەخۆشیدا و بەرامبەر ئەو ڕۆڵانی کە پەیوەستن بە خودی خۆیەوە و من بەڕای خۆم ئەو کێشانی کە لە بینی ژنومێدا هەیە 150 دەگەڕێتەوە بۆ پیاو کە لە بینی کێشەکان ناتوانێت لە بینی خۆی و خێزانەکەی چارەسەر بکات بەڵێ وایتر زۆر سپاس بۆ بەرنامەکە سپاس ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد فەرموو بەڵێ کاک کاکەم کاتە باش هەموو کاتێکی بەڕێستان دەستخۆشی و بەرنامە یەکەم تەوەرێکی جوانە زۆر سپاس کاکێ من بە قەناعەتی خۆم ئەڵێم من ئەم قسە قەناعەتی خۆمە من ئەڵێم لە ئەوروپاش لە ئەوروپا وەکو ئێرە ئازادی نەدراوە بەژن بەڕاستی ئەو ئەوروپایە کە هەمومان ئەڵێن شانازی پێوەکەینەوەانە ئەو ئەوروپایە ئەو پڕسوکایەتی بە ئافرەت دەکات بەڵام لەلای ئێمە ئەو پەڕی ڕێز لە ئافرەتی خۆمانە گیرێت من خۆم لە ژن بووم بەڕاستی من ڕێزم هەیە و هەموو ژنێک لە کوردستانە بەڵام ئێمە نازانم یعنی من تێ ناگەم ئافرەت چی ئەوێ لە پیاو با من یعنی حەزەکەم لە زمانی ئافرەتێک و بیبیسم بزانم ئافرەت چی ئەوێ لە پیاو من لەگەڵەوە نیم کە پیاو بدا لە ژن تورتیژی بکە ژن بکوژێت بەڵام بەس بمزانێ ئافرەت چی ئەوێ لە پیاو بەس ئەوەنە تێ بگەیشتمایە هیوادارین کاک ئەحمەد ئافرەتێکی بەڕێز ئەگەر لە سەرنجی تۆ بێ پەیوەندی بکە و بەرسیویان پرسیارەی تۆ لەلای ئەوە بێگومان ئەوە بەرسە بدا سوپاس دڵشاد لە شاری سلێمانی کای دڵشاد فەرموو کاکەم کاتێ باش هەموو کاتێکت سپاسانەکەم دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەیە بەڵام داوا لە ئێوە و لە هەموو ئەو دام و دەستگانەکەم کە بەواتای ئەوەی کە بە ئەمڕۆ ئەڵێ بڵێن بە واتای ئەمڕۆ پێی ئەڵێن پشگیری لە ئافرەتەکەن و ئەوانە ئەو بابەتانە زۆرن بەڵام من ئەمەوێ لەگەڵ کاک ئەحمەد لە هەولێر لە 100% هاوڕان بۆچی بە حکمی ئەوەی ئەو کەسی کە ئێمەی دروست کردووە خۆی ئەفەرمێت لەناو ماڵەکانیان نابن بۆ خۆیان باشترە ئەفو ئەوە لای ئێمە کارەبا بڕایت نازانم لای بەڵێ جێم لێتە بەرحاڵ بەڵام من ئەمەوێ بڵێم
ئەگەر پیاوێک خاوەنی ڕێز و احترام و شخصێتی خۆی بێت بە تاکید ئاگای لە ماڵ و مناڵەکەی خۆی ئەبێت ئەو ژنە بۆ ئەو خەڵک ئەڵێ ئافرەتان نیوەی کۆمەلگان بەڵام من ئەنی کای دڵشاد تۆ ئاڵەیە کە ینی پێویستە ژن بەس ئەرکیکەی ئەوە کاروباری ناوماڵ بەڕێوە بە من ئەمەوێ بڵێم ئافرەتان نیوەی کۆمەلگان من ئەوەی بۆ ئیزافەکەم ئەگەر نیوەی کۆمەلگا بن لە سەتاسەد دایکی نیوەکەی کەیژین یعنی ژیان بەبێ ئافرەت نەبوو نابێت و نییە بەڵام پیاوێک بۆ خۆی خاوەنی شعور بێ خاوەنی هەست بێ خاوەنی شەرەفی خۆی ببێت ئەو ژنە هەرچێ داوا بکە بە گوێرەی توانای خۆی لە توانای خۆشی بە دەربوو تووشی کێشەی عایلەی ئەبێ زۆر قسەیتر هەیە یعنی بۆکردن بەس ئەو دام و دەستگیانە کە بەحسا پشتگیری لە ئافرەتەکان خۆی گەورم مافی بە ئافرەت داوەیت ئەوان ئەیانێ لە بەرامبەر خۆی بەڵێ کای دڵشاد بەڵێ من ئەمێ دەستخۆشتان لێ بکەن بەڵام یعنی ئافرەتانش بە عقارەکان نەبن کە تووشی کێشە و مشکلە و ناڕەحەتی ببن بەڵێ کاکێ یا وەزیفەی سەرشانێتی بە تەواوی مەعنا هاوکاری ماڵ و مناڵەکەی بکات و دڵی ژنەکە بە هەموو کات بەڕێوە بە گوێرەی توانای خۆی دەستخۆشتان لێ یەکەم بۆ بەرنامەکە زۆر سپاس باوکی محەممەد لە حاجیاوە باوکی محەممەد فەرموو هەموو کاتێکێت پەیوەندیەکانمان ئەمڕۆ لەسەر تایبەتە لەسەر ڕۆژی ئافرەتان و هەموو پیاوەکان پەیوەندیەکە نیوادارین ئافرەتیش پەیوەندی بکەوی سەرنجی خونشامدا بەرسی هەموو ئەو پیاوانە بدە کە هەمویان ڕخنەیان کەم تا زۆر هەیە بەڵێ کاک باوکی محەممەد توش چاوەکەم جاکە وڵی بەڕاستی هەتی هەیە دێتەوە سەر شێشەی پیاوان بەڵام ئەساس و نییە ئەو شتانە هەر بڵێ پیاو ئێستا من خۆم یەکێوارەی خۆم شخصی خۆم خاوەنی چوار منداڵم لە حەجیاوادا دەنیشم تەنانەت پیرەداکێکم لەگەڵا هەردێک چاوی فێرن نەبرا نەخۆشەکی کەشێکم نییە بە هیچ شێوەیەک ئەو ژنە ئێستا لە سەرماڵی خۆی دانیشتووە دەستی کەس و کارەکەی بە قسەی کەس و کارەکەی دەکات دەستی بە سەرباڵی منداگرتەوە منداڵی منداگرتەوە من خۆم پیرێژنێکی نابینام لەگەڵا هەردوو چاوی شوێرن موالیت چ لە کاکە بۆ ئەو ڕەوشی تواتە بۆ ژنەکە بەتەما ژنەکە بە قسەی کەس و کارەکەی دەکات لە دەست کەس و کارەکەیدا باشە ئایا ئەوە خەتاکەی منە توندی جژەکەی منە لەبارەوەی دەکەم باشە وەردا دەنیشی مەحکەمە بە مەحکەمە بەڵێ بەڵام ئەو شتانە وڵی هەموو دەگەڕێتەوە بۆ ئافرەتان هەموو ڕێزمەیە بۆ ئافرەتانیشی بەڵام هەموو ئافرەتێکی جوەریەک نییە دەکرێت کاگە من ئێستا ئەو دایکە شوێرە فڕێدەم بەرلای کەم لە بەخاتر ژنێ بەڵێ باوکی محەممەد لە حاجیاوە و ڕەوشی تۆی وادارین لای نەپەیوەنددارەکان گیان لێبێ بێگومان زۆر گرنگە یەکێک لە بنامەکانی سەرکەوتنی ژیانی هاوسەرگیری ئەوەیە کە لە یەکتر تێگەشتێکی منطقی بابەتیانە هەبێ یەکتریان خۆش بێ و تەحملی مەسوولاتی بکەن لە خۆشی نەخۆشیەکان لەگەل یەکترە بەڵێ کاکێمن لە شاری سلێمانی ئەلو کاکەکیان چۆنی زۆر سپاس کاکێمن دەست خۆشخەری ئەم بەرنامەوە لێگەم بەڕاستی زۆر سپاس تەوەرێکی جوانە لەسەر ئافرەت من یەکش لێرەیە باسەکەم ئەویش ئەوەیە هیچ لەگەڵ توندی دیشیە لەگەڵ ئافرەتانیم ینی لەگەڵ ژنانە ئەمە شتێکی ناشایستەیە و نامرۆڤانەیە بەڵام ئێمە ڕەچای هەندشت بین تۆ ئێستا سەرەکەی ئافرەت هەیە خراپ ئەمە نابیکێتە لایانی تو دیژیە بێ و نسیحەتێکی کە ئەو ئافرەتە جایبیت ئەو کارە نەگات پێویستە تۆ چی لێ بێژیان شتی ئەسڵ ئێستا زەمانی ئەمەوە تۆ ئێستا بۆ نمونە تۆ بۆ من ژنێکم هەیە چەند جارێ نەچوومەتە ژیانی یاسەرژیگیەوە تۆ ژنێکی عەزێتی ئێی ئەگە عەزێتی بێ ئەوە توانێت تۆش عەزێت داتەوە چۆن ئەتوانێت شکاتی لێ بکات لەڕێی حکومەتەوە تێگەی بۆیە من لەگەڵ هیچ لەگەڵ توندی دیژیانی بەس من شتێک لێرە حەسمەک شتێکیشە وایە بەنای توندی دژی پیاوان تێگی حەسمە کرد ئەوەشتان باس کرد بەڵێ کاکی هێمن دەستخۆشکاریتان زۆر سپاس تندۆ تێژی دژی پیاوانیش وەکو ئەوەندێکڵێن لە کوردستانەوەش هەیە و بێگومان وابزانم یەکێتی پیاوانیش هەیە لە کوردستان کیاوانیش لە چارچێ ئەم یەکێتی ئەمریک خراوەیە کۆبوونەتەوە بۆی داوای مافەکانی خۆیان بکەن کە ئەگەر ڕۆبەڕۆی تندو تیژە بنەوە سابیر لە بەغداوە کاک سابیر فەرموو هەموو کاتێک زۆر بەخێر بیتەوە قوربانم دەستخۆشی ئەو بەرنامە جوانە دەکەم بەڕاستی خۆی ئەبێت پیا و بیر لە هەموو شتەکان بکاتوانێ بۆی بتوانێت کۆمەلگایەکی ڕێک و پێک و کۆمەلگایەکی بتەوت دابمەزبێنێ
بەڕاستی من زۆر سەیرم بەلاوە دێتەوە ئێستا کورد ئەوەنە لەسەر مافی ژن و ئەوانە ئەدێ بێ ئەوەی لە ماناکان پێ بگات خۆی هەمووی ناڵێن پێناگا بە زۆری تێ ئەگایە خۆی لە جلەکایان شتەکە ئەێنێتەوانێ خۆی ئەگەر بتەوێ باسی ژن کەیت ئەدێ کۆر لەگەڵ تازە ئاگرێدەی چۆن ئێمە خۆی ژن یعنی ژین ژن یعنی ژین کەتیارێک ژن یێنێتی ئەڵێم زاواز جێ و ئاوا واتە زاوزێ دروستە بێت کە ئەڵێم دوو کواتە بۆ ڕەوەک یعنی بۆ ڕەگ دروستە بێت لەبەینی واتە هیچ کاتێک بەبێ پیا و دێ ژن دنیایەکی ڕێک و پێک و پڕ لە خۆشی دروست نابێت ئەنجا ئێمە زۆر دوو مڕۆین زۆر لەسەری نڕۆین بەڵام زۆر بەداخەوانێ ئێستا لەم کۆمەلگایی ئێستا و لەم کاتی دنیاتیستی فەڕوونەیە بەهاکان کەمەوە بوونە ئەو بەهانێت کە کەمەوە بوونە دیقەتە دەین ئارەزۆکان بە یەک و دوانوسیانەوە ڕناوەستێ وەکو مۆدیلێکی لێواتۆ حەزەکە پەنجا بێنێ ئەگەر باتە وەکو زمانی زوو هەموو کەسێک ڕێزی لە هاوسەرەکەی خۆی بگرتایە هەموو کاتێ ئەو زەوەکانەی کە دروستە بن لەبەینی ئەو دوو مرۆڤەیە ئەتوانن بەڕاستی کۆمەلگایەکی پاشەڕۆژڕوونی پێبێنە بەرهەم بەڵام هەوای کە ئێستا ئێمە وەکو بیستمانە هەزاران ساڵ لە زمانی کەیخەسرەوە پێش کەیخەسرە و کورد هەزاران ژنی سەرکردەی بۆ وەکو قەدەمخێر وەکو خازادی سۆران وەکو کێکێ بەدە یعنی ئێمە هەزاران ژنمان بۆ سەرکردە بۆ کۆمەلگای کورد پێش ئێستا گەلێ لە ئێستا وەفایەتی زیاتری بۆ بەرامبەر ژن ئەندادای ئەوە کاکە گیان ئێمە من لە کۆشیە دەکاوتومە بزانە هەموو کاتێک لە تەنگانەکانە پەنا ئەبین بۆ هاوسەریان بۆ ژیان بۆ ژین بڵێ هەمووتومە چی لەسەر ئەو سینە نەرمونەوە لە ساڵی هەشتا کە کوردستان سۆڵ بوو لەسەر ئەو سینە نەرمونەوە بهێنمە بەرهەم دوو ڕۆڵە بچێتە سەر پیرە مەگروم بگینێ کوردستان سۆڵە هاوار بکە ئەیدەری کورتۆڵەمانەوێت تۆڵە قەت تۆ لە یادە دەرنەچێ دایکە ئەڕوا کۆڵ بە کۆڵە هەزارانە شەید کرانە ناو بەخرو لە سەهۆڵە بەلاکەوە زێ ڕوزی بێ بچێ ئەلەم خاک و خۆڵە ئەوەی ئەم خاکەی خۆش نەوێت درۆیە کورد نییە زۆڵە ئەنجا معنای وایە هیچ کاتێک تۆ ناتوانانی هەنگایە بنێی بەدێ ژین بەڵێ کاک سابیر گەلێک سوپاس باو شێعرە جوانەکەس گەلێک سوپاس بوو هەموو سەرنج جوانەکان کاک سابیر وەکو ڕوونەکبیرێکی کورد لە بەغداوە گەلێک سوپاس بۆ بەشداربوونت کاروان لە شاری سلێمانی کای کاروان فەرموو کای کاروان باشی بەڕێزم زۆر سوپاس وەڵی منیش لەگەڵ ڕێیە و برادەرانە کە کامیان هەموویان تێک ڕایدەن بەس جەناب شتێک حەز دەکەم ئافرەتێک بێتە سەر خەت و وڵامی بەرزی و برادەران هیواداری بەڵێ پیا و هەموو شتێکی کردو بۆ ئافرەت ناتوانێت هیچ ئافرەتێکە وڵام باتەوە بەڵام جەناب چوار ڕسمی ئافرەتدا بەزاندووە و بەرنامەیەکی دروست کردو ئەی خوا تونند و تیژی بەرامبەر بە پیاوان خوا ئەکرێ تونند و تیژی ئەکرێ پێ توای ئەکرێمەکان هەواڵێت ئەڵێ پیاوێک بەدەستی ژنەکەی کوژرا یا بەدەستی فڵان ژن کوژرا ئەی خوا ئەو تونند و تیژیە ئیسلام هەموو مافێکی داوە بە ئافرەت ئێتر پێویست ناکە هیچ کەس باس و بەڵامەکە ئەو هەواڵێکی بەتەنیا بێ دەیان هەواڵی تر هەیە کە باسەوەکەن تونند و تیژی بەرامبەر ژن ئەکرێ ژن ئەکۆژرێ ژن ئەفینکێنرێ ئەسووتێنرێ کە تونند و تیژی بەرامبەر بە پیاوان دەکرێت هەر لەلایەن خودی ئافرەتەوە ئافرەت هەموو شتێکی بۆ کرا لەلایەن پیاوە خزمەت نان خواردنە خانووە هەموو شتەکان مستەرە کرد بەڵام چێ کۆمەڵگای ئێمە ئاوایە ئافرەت لە ماڵە بێت و دیاو بەخێوی کات بەڵێ کای کاروان زۆر سپاس و پەیوەند دەکەشت یوسف لە دەشتا سلێڤانەیە ئەس باوەڕم لە منتەقە سێمێلەیە کایک یوسف کەرەمکە الو سلام علیکم عەلەیکم ئەسسەلام کاکاگان تۆ توانی پێ باش ئینشەڵڵا ئەس گەلێک باشم گەلێک سوپاس کەرەمکە گەلێک سوپاس کاکا دەستخۆشیل دەکەم ئەژێ پیرۆزبایە هەمی ئافرەت کوردستانی تایبەت بکەمەوەی جیهانە هەمیە کو بکە ڕۆژە وانە بەلێ ئەمجێ سەربرندەهیت بینن ئەوروکە ڕۆژەوانەیە بەلێ کاک هەکارمەجێ چەند تەڕەخنەکێ هەین ئەس بێژم یعنی هەگەر بۆ نمونە تۆکارچی بەس دەستا مەحکەمەت هەرێما کوردستانێتی دەزانی کە ئەگەرێ ئافرەتێ چ دشتە
يا إيكي أسأجل آفرت كمت ناس حكمتها هرمي ده تيجي حكمتها هرمي أف معافي داي آفرت إنما فيك شرعيا يعني أتباورتكم أف كسانة معافي آفرت الراد بنت آخوبن أو دبر جوان دي أخوات هاي بدت معافي آفرت طاخان باور بك أوانا سلا آفرت إنا بتعدوان بديارة دا يتخن بون منسح كي وقابت هرما كردستان دا تشنابة تبكي دوجن اگر تو موافقه جن قادینه بله بس پیغمبر ما علیه الصلاة والسلام یا گودی چهارا بین حلاله بود هندک حالت تیواله و از نخودان بس کیش دمی ده حلاله که یوسف کیش دمی ده حلاله آیا بس كاك هكار جهداري بكابو آخفتني يعني هكار تسحكي في فان أصل دتيجي هي كابوتش فان أصناد بيشم يعني سحكي حكمتها هرمية بريالة داري خانده مثلا چار آفراد تو بيني حقيقة هي بس هكار تو بسيارش خودان جناب كي دي بيجي بوتي چارشن حلالا اصلا خودان شيء بس مكتب بس آفراد إخواني كادبوتي چار جنايني مثلا عندك حالات كان آفراد كابني مرفش إذا تلفزيوني بيجن يعني تقريبا تبيني شيء حالات أنا آفراد كابت توي حالات إذا ظلام حق هي جنيه بينت أبى إيه ويا دويج أف كشتنا جنكت إذا كشتنت نف مجتمع كرداده باور بروفا دنينا وأف آزاديات دنا آفراد بخده بنا آزاديات خده أبد تفيق نابل آزادي ونابل ما في آفراد تأخذ بله كاي يوسف وان آفراد ما كردا وحمين على وان آفرادنا أو نهبالت وان آفرادنا أو بوجا جويت خوات هاي بدأ تبخارتينا بله كاي يوسف لدشتا سليبانيا جالك سباس مريم بيمايا لارك خرابي رزقاري جنا لعراق كاركا يكم بيوندي جني شوي جيجي سرنج متأسس لبرنامج كتابة لسرجن مريم خان فرمو ئەم کاتتان باش زۆر سپاستانەکەم بۆ وەرگرتنی تەلەفۆنەکەم زۆر سپاس فەرموو ڕاستەکەی من شەرۆک تۆ جێگەی داخ بووم کە سێر بەرنامەکەمێک ئێستاکە ئەلعام هەمووی پیاوە بوو پیاوانیش هەر هەمویان هجومیانەکرد لەسەر ژنان و هەمووینەکانان لەسەر ژنان بوو نەک پیرۆزبایی لە ئێمە بکەن یا دەستخۆشی لە ئێمە بکەن یا ببن پێمایە تۆ بە شێوەیەکی بابەتیانە کە تو جێلێبی بەرسەویا و پیاوانە بکەمویان هاوڕابوون لەسەرەوە کە ژن هەموو مافێکی بوودابین کراوە و ئەرکی بەخێوکردنی ژن دابینکردنی هەموو پێویستەکان لەسەرشانی پیاوە و ئازادی ڕەها ژن هەیە لە کوردستانە ئایا ئەمە ڕاستە تۆ وەکو ژنێک فەرموو بەڕێی من لە 100% هەمووی ناڕاستە من عکسەکەی ئەڵێم هەر نمونەکەشم هەر ئەوەیە کوشتنی ژنان خۆستاندنی ژنان هەر ئەوەی کە ژن نایەکسانە لە قانونە لە قانونی دەوڵەتە لە قانونی هەرێمی کوردستانە ژن نایەکسانە لەگەڵ پیاوە هەر ئەوە ئەسەڵمێنێ کە ژنان نەگەشتنە مافەکانی خۆیان دەستیان نەگەشتە مافەکانی خۆیانە لە عێراق و لە کوردستانە ئەوە خۆی سەڵماندنیە کە بەبێ ئەوەی هیچ کەسێ بتوانێت قسەی لەسەر بکە بۆ نمونە من لە قانونە یەکسانیم لەگەڵ پیاوەکەم وەلو پیاوەکەم لایەنگری یەکسانی ژن و پیاوە یعنی من یەکسانیم لەگەڵ پیاوەکەمە لە بێخەوکردنی مناڵەکانمە لە زەواجمە لە تەلاقمە یعنی مێردەکەم حەقی ئەوەی هەیە من تەلاق بدام کوڕەکەم حەقی ئەوە هەیە بڕە زەواج بکەن بەڵێ مەریەم خان پیا باستەوە کە ژن لە ماڵەوە دانیشتووە و پیا هەموو شتێ بوو دابینەکایە ئەمە بچای گەڕێنەوە بۆ ئەمە گەڕێنەوە کە کۆمەلگا ئەو دابوونەریتە کوونەکان لەناو کۆمەلگا هەیە ڕێ بە ژن نادا کە بچێت بخوێنێ ببێتە خاوەن ئیرادەیەکی بەهێز خاوەن پیشەیەکی تایبەت بەخۆی کە خۆی بەخێو بکە ئان ئایا ژن هەر خۆی حەزەکە لە ماڵ دانیشێ و هەموو شتێک بوو دابین بکرێ ئەمە بچای گەڕێنەوە نەخێ من بۆ وای گەڕێنم هەروەک تۆوتی دابوونەڕیت و کۆنەپەرستێکی زۆر هێجا بەربراو بەرامبەر بە ژنانەکرێ حەقێکی زۆر بەرامبەر بە ژنانەکرێ ژنانیش ئینسان هەر وەکو پیاوان ئینسانن حەز و ئارەزویان زۆر حەز و ئارەزویان لەوەیە مداخەلە بکەن لە حیاتی بەشەرەکان لە بەخێوکردنی لە دروستکردنی دەوڵەت لە بەڕێوەبردننی دەوڵەت ژنانیش هەر هەمان ئاوات و ئارەزوی هەیە هەر وەکو پیاوان چکە دوو ئینسانی بەرابەرین بۆ پیاوان حەزی لە کارکردن بێژن بەڵێ مەریەم خان زۆر سپاس بۆ پەیوەندیکەت لە کەرکووکەوە دکتۆر سارا لە شاری سلێمانێ بەڵێ دکتۆر سارا سڵاوێوارتان باش باشتر بوو بەڕێستان دەستخۆشیتان لێگەم بۆ بەرنامانە بەڕاستی زۆر سپاس وازدامەکەم ڕاگەیاندنم هەڵەستێ بۆ کارانی هەر ڕۆژێک گەڕووداوانەی دەست بەجێ جێبەجێیانەکە دەستخۆشیتان لێکەم و ڕێزمێ بۆ تاوای کارمەندانتان باوانەکەم زۆر سپاس فەرموو من ئەڵێم نازان مەڵێن پیاوان گوێم لێ ئەڵێن چیمان نەکردە بۆ ئافرەتان بۆ ئەگەر نانمان بەلێ ئەگەر خۆراکمان بۆ ئامادەکەن چۆن ئەڵێ هەنێ شتێ بۆ ماساافکەی تریانی ئەمە مافەکانمانە من یەک مافمەی لە پیاوان ئەوش ئەوەیە لێبوردن یعنی تێنێ بۆ بەسەتیشت ئافرەت سار دەبێتەوە لە وڵاتی ئەمان لە پێداوی چییە باوەڕکە لە ماوە یعنی راپۆرت چوم یعنی چۆن داتایەکم لە بەرگستایی دە وڵاتی ئەوروپا یەکسانە لە کوردستان ئەوەن 10 میلیۆن کوژێ و لێی نەبێت تحقیق کرد
بەداخەوە من زۆر بەداخەوەم بەڵێ پیا باس دەواکە کە لە بەرامبەر پیاویش تونند و تیژی بەکاردێنێت ئەوە یەکی لەو نمونانەی لە چەمچەمال پێچەندێکی لە هەزارێک وەنیە لە هەزارێک دانە بۆ زۆرەوە ئایا ئافرەتمان چەند ئافرەتمان سار بۆتەوە بەدەست پیاوە ئەگەر سێرکەین کاگاکەس سێرکەین ڕۆژانە مانگانە ساڵانە چەند ئافرەت سار دەبێتەوە بەدەست پیاوانەوە ڕێزما یانی سێرەکی بە مەسجدێک ئافرەت سار دەبێتەوە یعنی بۆچی من لەو مەسجدێش تایبەت نەوزیات بە تەلەفۆنێک ڕاکە جاری وایە یەک ڕقەمی ینی چۆنەڵی هەڵەیەتە سەر شاشەکە ئافرەتەکەی لەسەری نەبێت کوشتن تایدیکردن چۆنەڵی قسەی ناشرین و بەڕووی بەڵێ دکتۆر سارا لە شاری سلێمانی گەلێک سپاس بەڕێزان گەلێک جارە گۆداری بەڵێ زۆر سپاس گەلێک جارە گۆداریەوەیەکی دەکەین کە کچێک دەما بدلێ خواب ئارازوواخوا حەزاخوا باوەریەخوا حەسکۆڕەکێت کرد دڤیا ماڵاوی هەمی تەداخلێت ژیانە وێدا بکات با بێوێ برایەت کەس و کارێت هەمی بهێن بڕیاری سەروێ بدەن کە ئایا کچە کەیفانشی بکات ئەم کەیفەقەکە بکەیفەخۆ بیت گەلێک جارە کێشن گەلێک مەزن بۆ دروستکەن دەدەمێکە دایکرد کوڕێوان حەش کچێکی حەمینی ئەدەکی دێ تەبەنیکەن و کەیفان دەوێت هەموو پێک بێدیچن بۆ کوڕی بێژنێ خازم بەس بوو کێکی وەسانینە محەممەد کاک محەممەد فەرموو لە شاری سلێمانی ئەبزانم بەڵێ باش برام باشتر بۆ بەڕێزت بالنسبة لتوركو دخوشي لكم براسي توركي جوان تلبجادو زۆر سپاس لەسەرەتا و بابا قسەی خۆش دەچێت کە مەگە مەجالە بێ فەرمۆ ئەمڕۆ چون بۆ چاخانەی سەحب کە چنانێش بێنن خروتیان بەس بۆ شنانە ئەی بەوە تخوا مافی پیاو لێ مافی پیاویان خواردووە کاگی بەنسبەت دەوەرەکە دەزاگە مەزدی قسەکە مەمزارە خۆی خی گەورەکە ئەم دنیای دروست کردووە هەموو شتێکی بۆ مرۆڤ دروست کردو ئێستا ئێمە پێز ناکە بڵین شن یا بڵین پیاو یا پێز ناکە ڕۆژێ بۆ ژندانین یا ڕۆژێ بۆ درۆ دانین ئەمە تۆ توانین لە هەموو ڕۆژێکاشنەکان لەسەر سەر دانیش دێتوانین هەموو ڕۆژێکە دووسیان بەرابەر بکەیت دێتوانین هەموو ڕۆژێکە لەگەر ڕێزم بۆ تۆ درۆ بکەیت توتر پێز ناکە ڕۆژێ بۆ ژندانی ڕۆژێ بەڵام کای محەممەد لە کوردستانە لە 3 ساڵە زیاتر لە 1000 ژن خنکێن راون کۆژراون تۆندۆتیژی بەرامبەر ڕێژێکی زۆر زیاتریش کراوە دابوونەری ئەوانە بەوەی دابوونەریتەوە کابرا خۆی تۆندڕە و دابوونەریتەکەی هینەکە کەواتە چی بگرێت بۆی مافی یەکسانیا بێ لە بینی ژن و پیا هەمویان لە ئەرک و ماف و لە هەموو ئیمتیازاتەکان هاوبەش بن چی بکرێت بەڕای نابێ ئافرەت بڵێن ڕێگەتپەرستی بکرێ یا ئافرەت بڵێن ئەبێ شەرع سەرۆر بێ بەسەر لەسەر دابوونەریتەوە بێ شەرع یاساکان لە شەرع پێک دێن بەڵێ کاک محەممەد شەرع توانێ ئافرەت ڕزگار کە ئافرەت لە شێرخانکەوە بێنێتە سەر ملی خەڵکەکە تونند و تووشی بەرامبەر نەکرێت بەڵێ زۆر سپاس کاک محەممەد لە شاری سلێمانی دوایە ناوبەرە لەسەرمان تەوەر پێکەوە بی دووبارە سەلاف ڕۆژە جیهانیا ژنان کوردستانی دەگەل و چات تەسەخکردن تەماشەوانە نژاد لە سەرتۆرێ جڤاکی پێیجێنارتی نەژات تۆفیق ئەنووسێ ئەڵێ بە بچنی من ڕەوشی ژنە لە هەرێمی کوردستان زۆر باشە لە بەراوەی ئەم ڕێژەی لە هەرێمی کوردستان لە ژن دەگرێت لە هیچ شوێنێکی دنیا لێ نەگرێت هەروەها سام ساکار ئەڵێ زۆر بەداخەوە لە یادی ڕۆژی ژناندا زۆرترین پەیوەندی پەیوەندیتان پێوایکەن زۆر ویستم کە پەیوەندی بکەم بەڵام مەشغوڵ بن ئێمە زۆرمان پێ باشە سام خانەکەر ژن ڕێژێکی زۆرتر پەیوەندی بکەن لە بەرەوە تایبەتە لەسەر ڕاوشیژن بەڵێ بەداخەوە یەکەم پەیوەندی بەرنامە دەستپێکیش ئێستاش بێگومان ئافرەت نییە کاک ئاراس لە سەیساق کاک ئاراس فەرموو باشی بەڕێزیان گەلێک سوپاس دەستخۆشی بەرنامەکە لێکەم بۆ دیارە بەرنمەیەکی زۆر جوان هەڵبژاردووە بۆ مەوزوعی ئافرەتان من غەڵەتەکان بۆ خۆیان یەڕمەوە ئافرەت خۆی شتێکی جوانە سمبولێکی جوانە بەس ئافرەت خۆی ناشرین ئەکات ئافرەت جاری وایە ئەچێ خیانەت لە پیاوەکەی ئەکات پیاوەکەی ڕۆژتە ئێوارە لە دەرەوە ئیشوکاری بۆکە ئەچێ خیانەت لە پیاوەکەی ئەکات ئەوە بێ بە سەبەبی کوشتنی ئافرەتەکە بەڵام کاکی ئارا زۆریش هەیە پیاو خیانەت لە ئافرەتەکەیە کە ئافرەتێک دێنێ لەسەر ئافرەتەکەیکی تەلەفۆنەکە ئەچێ بە دوای خەڵکی دیکەکەوێ ئافرەتەکەی هەمالەکات تۆ بۆ ئەمە چی لێگە دەیتەوە
جا من لەگەڵ ئەو ڕێیت وام کە پیاوەکانیش خیانەت لە ئافرەتەکان ئەکەن و ئەچن خیانەت بەسەر ئافرەتەکانە ئەکەن مەوزوعی ئافرەت ئیسا تۆ بڕۆ 20-30 پیاوکەرە هۆدەیەک و هەڵ ئەکات 6 ئافرەتکەرە ژوورێک و شەوێت تا بەیانی هەڵ ناکەن بێک و دیارە ئەمە ئافرەت لێران مێشکی ئەو مێشکێکی تری هەیە و پیاو مێشکێکی تری هەیە ئەم جا مەوزوعی ئافرەت حەچی یعنی سەر شۆڕی هەیە ئافرەت من ئەگەرمە بۆ ئافرەت ئەیێنێ بەسەر پیاوە بۆ نمونە ئەڵێن فڵان عەشرەت و فڵان عەشرەت بوو بە شەڕان 20 ئەو عەشرەتەکە کوژرا و 20 لەو کوژرا لەسەر چی بوو بەڵا لەسەر ئافرەتێ بوو چوو لەگەڵ کوڕێکا گیرا یعنی من سەبەبی کوشتنی ئافرەتەکان خۆیان بۆ خۆیان ئەی ئەو کوڕە کاکی ئاراس ئەو کوڕێک کە ئەو کوڕە ئامادە بێ لەگەڵ ئافرەتەکە بێ بشتە دەرە بارشێ بێ ئەی بوو ئافرەتەکە عقوبەت بوو کوڕەکە عقوبە نادرێت گەلێ جار کوڕەکە بێتە هۆی تونندوتیژی اختصابکردن زۆر مەسایلی تر لە کاتێکا کچەکە کوژن و پیاوەکەش سەربەسە بێ کاکە ڕاست کاکە ڕاست دیارە لەسەر خەتنەمەوە ڤیان مای لە باژارێ دۆکێ بەڵێ ڤیان خان ڤیان مایەکێک ئەکتەران دەرهێنەرە گەلە خوشحال بووم بۆ پەیوەندیاتە کەرەمکە باش چاوانم باشن ئەم باشین گەلێک سوپاس ez hîvîdarım baş bin serkefti bin silav û rêzên bû hewa xebatawa silav û rêzê min bû hemî bînera gelek spas rêzên me taybet jî bû te keremke ezîzê minî min divêtin ez bi herkeftina heştî adarê roja jinên ketkarên cîhanî ez vê peyvê bû giyanê paxizê duayê bikem diyarî bale sîn dixom sîn dek mezin ez bû te sûz dem û qerar riya azadiyê bernedem bê li ser dikem extiyar zulma li te hatî kirin ji bîr nakeyn em çi car بەڵێ ڤیانخان لە باژارە دووکەژی کە ڕێژە کوشتنا ژنان لە ساڵی نوتان بە دەهان و بە سەدان ژن هات بنە کوشتن دنەهاژیدا دمای هەیڤێکێدا لەوێ داویە پێنج ژن هات نەکوشتن ئیرۆ لە سێمێلە ژنەی خاخواندەقاند لە زاخ و کچێکە نەح ساڵی هات کوشتن گەلو تو بێ بوو چ ڤەدگەرنیەوە بوو دەڤەرێ لەوێ دەڤەرە هێشتا دیاردەیە کوشتنا ژنان تونندوتیژی بەرامبەر ژنان ji ber hindê min divê bêjime we û bêjime hemî bînerê dixweştivî ev rûker viyanmayî dilê Kurdî li ber xwe nekir نکو از جنکوا خو حز ناکم بلکی از بومبری چند سال کال باجه ردو که تپر 400 جنا ملگل خو مسک تیکن جلی کردی مکرم برخوا مگوت نا بو عبای خلیجی بله بو رنگ کردواری و از بیجم کردواری ند کلا بو در سوکا رایا و نجید لون دیارایا از بیجم تمجی دایا بو آوا کرنا کفایتیه که کردی گلک کار حیابیت ام بکین ام حول دینکو بکین مخابن و هزار جار مخابن هل کفتن هشتی آداره بیان مایی کجنکا در هنر و خبات کرد و بر خواهین و در وی ولاتی جیب آلای خواه بجلی خواه ولاتی که وکی دبی ولاتی که وکی سویده فیستوال نیر دولتی از بجدار بوما ابو که هل کفتن هشتی آداره از کار من هات مدور کرن بەڵێ ڤیان مایە وەکو دەرێنەرێکی لە باژارە دووکێ گەلێ سوپاس بۆ تەڤریبووناتە دوعایەکی شوان کەچین کوردێ نێزیدی بۆ تەماشەوانێنێجا کۆ بێگومان و هەمیا دیت کو ببلوکە سەرێ هەتا ڕەشاندن ji ber خۆشەویستیە کو بێگومان خۆشەویستی پاقشترین و پیرۆزترین پەیامە نەبەینە مرۆڤایە بەڵێ ئارام لە شاری سلێمانی کاک ئارام بەڵێ گیان گوێم دێت ئەم کاتەوە باش هەموو کاتێکی بەڕێزت سەرەتا پیرۆزبایی خۆم لە هەموو ژنانی کوردستان و شارەکەم ئەەکەم وەڵاهی منیش حەز دەکەم قسەم هەبێت لەسەرەوە مۆزوعە فەرموو ئەکید فەرموو گیانەکەم جۆت لێمە بەڵێ بەڵێ کاکی ئارام فەرموو منیش ئەمەیە قسەی خۆم کەم لەسەر ئەو مۆزوعە ئەکید ئەتوانی فەرموو ژنانی ئەم شارەی ئەمەوە بڵێن کورد با بڵێن ژنی کورد مافی خۆی بە تەواوەتی وەرگرتەوە بە هەموو شتێک نەخینەوە سەر پیاوان وا خراپن پیاوان نازانم پیاوان تونندوتیژیەکەن ژنانی دەبنە هۆی بەڵام مادام مافی خۆی وەرگرتووە کاکی ئارام لە مانتەقەی پشدەر و بتوێن بەتەنیا بە هەزاران ژن کە لەسەر بێچکەن بە شویان داوە بەشوو داوە پێش ئەوام کەسە پێ بگە لە کاتێکا کە ساڵانە بە هەزاران ژن ئەخنکێنرێ ئەی کوژرێ ئەسووتێنرێ ئەی بوو مادام ئازادی ژن هەیە بوو ئەم هەموو کوشت و کوشتارە هەیە بڵێ قسەکەت ڕاستە ڕاستەکی بەڵام زۆربەی کێشەکان خۆیان ژن لە بنە سەبەبی ئەوە تێگەی ئێستا تۆ ژنێک هەموو شتێکی بۆ دابینکەی ژنێک با بڵین حیاتی مستۆگەرکەی ژنێک بێدڵینەکەی ژنێک هەرچێک ویستی بۆی بکەی ژنێک تونندوتیژی لەگەڵانەکەی بەڵام ئەم ژنە خۆی ببێتە سەبەبی ئەوەی کە وا لە خۆی بکاتەوە تونندوتیژی بەرامبەر بکە ئەی چی بکەی باشە یعنی لەو حاڵەتەیە چی بکەی باشە بەڵێ کایکارام لە شاری سلێمانی هەتاو لە بازیان
هەتاو لە بازیانمان لەگەلە بەڵێ کاکە ئەم کاتت باش هەموو کاتێکت هەتاوخان خۆشی سپاس دەکەم دەستخۆشی ئەم بەرنامە جوانە لێ یەکەم گەلێک سوپاس زۆر مەمنونم زۆر سڵاو ڕێزمەیە بۆ تەلەفۆنەکەش کە وەرتان کرە و پەیوەندیە زۆر وڵی کاکار بە نسبەت مافی ئافرەتانەوە من خۆم ئێستا بە نسبەت خۆمەوە ئافرەتێکم زۆر داماوم بێ کەسم تا ئێستا ساحماڵ و مناڵم یعنی یەک غەڵەتم نەبووە یعنی لە دنیا ڕقم لە بە یعنی لەگەڵ ڕێزما ڕاوشی تۆ چونە ئێستا تۆ ساحە ماڵ و مناڵی توالەیەک هەڵم نەبووە لەسەر چی ئەساسێک یعنی ئێستا ڕاوشی تۆ بڵە بچوونە بە نسبەت پیاوانەوە من پیاوم زۆر خراپە هەر زۆر منە خراپە تا ئێستا داماین مناڵم هەمووی فەوتا خۆم فەوتام ئەی بۆ ئارم بەخۆم بوو لە تاو حیا و شەرمی خۆم یعنی نەمەتوانی پتۆریم زۆر تۆرام یعنی تا دایک و باوکم مابوو دوای وازم لێنە ئەیبم بەخۆم بوو دانیشتم لەبەر خاتی مناڵم لەبەر خاتی خۆفی خوا کاکاکاریان بە نسبەت ئەو پیاوانە بەڕێزانەوە کە پەیوەندیەکە نەڵێن ئافرەت ڕاستەکەن یعنی لە 150 ڕاستەکەن قسەکانیان بەس هەموو ئافرەتی وەکو یەک نییە بەڕێزەکەم باوکەکەم کوڕی خۆم یعنی هەموو ئافرەتی وەڵڵای ئافرەتێکم یەک داماوم یەک زەلیلم بە نسبەت پیاوە هیچم نییە هەتاوخان بووە بە نسبەتەوە کوڕەکەم بەڵێ هیوادارین ڕەوشی تۆش ڕەوشێکی شوێنە پەیوەنددارەکان بە تایبەتی ئەو کەسانە بوونەهۆی کە ڕەوشی تۆ وەکو ژنێک و ساحب مناڵ بەو شێوەیە گەشتی بێجێ لە سەرنجی تو بێ وەکو پێویستیش بەڵێ لاڤە لە شاری سلێمانی لاڤەخان فەرموو ئەم کات تۆ باش هەموو کاتێکت دەستخۆشی و بەرنامەیە و لە یەکەم گەلێک سوپاس پیرۆزبایی لە هەموو ژنانەکەم بەڵێ بەڕاستی ژن لە وڵاتەیە هیچ مافی نییە و بەڕێزێک پێشتر هاتە سەرخەت لەو بارەیەوە قسەی تر کە ژنان ئەگەر غەڵەت تێ بکەن ئابڕووی پیاوانە بن بەڵام بۆچی ئەی پیاوان کاتێکە غەڵەتەکەن ئابڕووی ژنان نابن زۆر کات ژنە بێتە قوربانی بەدەست پیاوە ڕێژەیەکی زۆری ئێستا کاتێک کە پیاوان لەگەر ڕێزم غەڵەتەکانەکان ژنان نایکەن حەز ناکەم لەو بارەیەوە قسە بەو شێوە بەرامبەر ئافرەت بکە ئافرەت بە ڕێژەیەکی زۆر مافخوراوە لە کوردستانە باوەڕ ناکەم هیچ ئافرەتێ بتوانێ دەستی بچێتە خۆی بخنجێنێ یا خۆت خۆی بسووتێنێ بە هەر شێوەیە بێ دەستی ناتوانێت بچێتە خۆی ئەگەر بەڵێ لاڤەخان کاری تێ نەکرد بێ بە شێوەیەک لەو ماڵەیە کەسێک بۆ نمونە مێردەکەی براکەی باوکی بەڵێ دڵسۆز هەر لە شاری سلێمانی دڵسۆز خان فەرموو بەڵێ سەوارە باش باشتر بۆ بەڕێزت سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڵێ بەنسبەت ئەو پیاوانەی کە پەیوەندیەکەن و هجوومەکەنە سەر ئافرەتان بەڕاستی ئەو پیاوانە لەگەڵ ڕێزمە بیر و باوەڕ لە مێشکیانە چەسپیوە دەرهێنانی زۆر زەحمەتە ئایا تۆ وەکو ئافرەتێک لە کوردستانە فعلا هەموو ئازادیەکانت بۆ تۆ دەستە بەرکراوە ئەتوانی ممارسەی حیاتی خوب بکەی بخوێنی ئیش و کار بکەی بچیتە دەرەوە لە ناوماڵە پرس و ڕاپێتەکەن وەکو ئافرەتێک بەتەشید نەبوو من بۆ هەموو ئافرەتانە بۆ زۆربەی زۆری ئافرەتان ئازادی دەسەبەرنەوە بەڵام بەداخەوە پیاوان هەموو شتێ بۆ خۆیان بە حەڵاڵەزان بەڵام بۆ ڕێگەزی بەرامبەر بە حەرام مەزانن هەموو شتێ بۆ خۆیان حەڵاڵە بەس بۆ ئێمە نازانم ئیتر بەڵێ دارم بە خۆیان ئاستا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەشت ئاشتی لە شاری سلێمانی بەڵێ ئاشتی لە شاری سلێمانی ئاشتی بەڵێ گیان بەڵێ فەرموو ئاشتی خان ئەلو ئەم کاتت باش هەموو کاتێکی بەڕێزت زۆر سپاس وەڵاهی من ئەمەیە سەبارەت بە ئافرەت بە بۆنەیە کە ئەمڕۆ 8 مارسە چەند شتێک هەیە مەیە بیڵێم باسی کەم لەوانەیە زۆر کەسی ژەم قسانەی منی دووبارە کردبێتەوە بەڵێ فەرموو وەڵاهی من خۆم وەک ئافرەتێک یعنی ناخۆشیم زۆر بینیوە و غەدرم زۆر لێکراوە لەگەڵ ئەوەش زۆر شوێنم بینیوە ینی چوومەتە سەنتەری ژنانەوە چوومەتە هەموو شوێنەکانم دیوە بۆچی لەسەر چی ئەساسێ بە چی هویەکەوە غەدر لێکراوە بە هویەکەوە تووشی ئەو ڕەوشە بووی ئۆکەی وەڵاهی من بە حکمیەوەی کە ینی زۆر بەڵماڵی دراوم بەش و دوای ئەوەش جیا بوومەتەوە دوای ئەوە چۆن بڵێن یعنی لە کۆمەڵگەی ئێمە ئەگەر ئافرەتێک شووی کرد جاری یەکەم شووی کرد جاری دووهەم چۆن بڵێن ئەو کەسە ئەناسرێ دەستی بۆ ڕائەکێشێ ئەگەر ئافرەتێکی زۆر محتەرەم و بە ئەدەبیش بێن ئەمە چیە ینی ڕاستە خۆ ئەگەر
کەسێک ژیانی خۆش بێ جیان نابێتەوە ئۆجاری دومیش کە زەواجم کردوێتەوە با بڵێن لەلایەن کە سوکارمەوە بیانی هەر کەسێ بێ بەوە زۆر چەوسێنراومەتەوە کە من نابێ ئەگەر کێشەشم هەبێ نابێ ڕاستیکەم ئەگەر بچمە لای حاتمیش نابێ بڵێم کێشەمەیە بۆ لەبەرەوەی کە بەس ماندوو بوون یعنی دووشم کردووە ئیتر ئەبێ دانیشم و بە هەموو شتێک ڕازی بم. بەڵێ ئاشتیخان ئەو ڕەوشی تۆی دانیشتنە پەیوەندەرەکان جێرێ بێ جاف لە سایق دووە پەیوەندەی کرد بە کورتی فەرموو. ئەو کاتتان باش هەموو کاتێکی بەڕێستان. ئینسانەکان کە خوا دروستی کردوون هەموو نەک ئینسانەکان هەموو شتێکی لە نێومێ دروست کردەوە هیچی خۆی فەرقی هیچیشی نەکردو هیچی فەضڵی کەسی نەداوە سەر هیچ کەسێکی ترە. ئێمە مرۆڤەکان خۆمان گۆڕانکاری ئەەکەین لە ژیانی خۆوانە خوای گەورە فەرقی ژن و پیاوی هیچ دروست نەکردو ئەگەر ژن نەبێت پیاویش نابێت. ئێمە دوو ڕەگەزی نێرومێن لە مرۆڤایەتیە ئیتر هیچ فەرقێکی نییە لە نێوان ژن و پیاودا بەڵکو پیاو چەنێ دەوری هەیە ڕۆڵی هەیە لە کۆمەلگا ژنیش ئەوەندەی هەیە دەیان قارەمان لە ژنا هەڵکەوتووە بەڵێ کاک جاف گەلێک سوپاس بۆ پەیوەندەکەت بەرەزان تەوەرەمەیرەوە کۆدیتی لەسەر 8 مارس ڕۆژە جیهانیە ژنان بۆ و بێگومان گەلێک ژنانژی هاتن پەیوەندیکردن و بەحسێ ئەوان دەردەسەری کردن کۆڕیپڕی بوو نایکیشان یاداویە بۆ ئاشتی لە هەولێر لە سلێمانیە دەمێک و بزاڕۆکی نەش دلێوێ ئەو دایەشیر و تووشی ڕاستی گەلێ پرزگەرەکان هاتی دناژیدا دناوە وڵاتێمە کێم تا زۆر ئەو یەکەیە کوکو ناوچە بناماڵ عشیرەت ماڵ فلان ڕوولێکی سەرەکیت گێرە بووە بۆ مەسەلا زەواجێ نەک ئیرادە و یەکتی گەشتن و ئەو مانتق و خۆشەویستی ڕاستەقینە بەڵێ هەیە سەبەیەکی دێتەوەرێکی گەرمتر دەخزمەت هاوێن هێژە بگەین هەر شاد و بەختەوەر بنێوار باش.